دوای 27 ساڵ لە حوکمڕانی پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستان بەهۆی گەندەڵی و خراپیدارەدانی هەرێم ئێستا هاوڵاتیان لە خزمەتگوزاری سەرەتایی بێبەشن. هاوڵاتیانی سۆران ئێستا بەدەرفەت دەزانن تۆڵەی خۆیان لە دەستەڵات بکەنەوە. ئێمە وەک هاوڵاتیانی دەڤەری سۆران و قەزاوناحیەکانی دەوروبەرین دەنگ بە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاندیدا دەنگ بەرز و زوڵاڵەکانی دەدەین. ئێمە هەر بۆیە دەنگ بەو لیستە ئەدەین چونکە ئەبینین کە لە 27 ساڵی حکومڕانی کوردی ڕابردوو ئەو دوو حیزبە دەستەڵاتدار و زلهێزانە نەیانتوانیە خزمەتێکی ئەوتۆ بەچینەکانی خەڵکی کوردستان بکەن. بزانین خزمەتیان بە کامە چینی ئەو کوردستانی کردیە. هەر چین و توێژێک لێی ئەپرسی گلەی هەیە، هەر چین و توێژێک لێی ئەپرسی ناڕازیە لەوەی کە خزمەت نەکرایە. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کە پارتی و یەکێتی حکومی ئەو کوردستانیان کردووە کە بە 27 ساڵ نەیانتوانی بێ ژیانێکی شایستە و ژیانێکی خۆشگوزەران بۆ هاوڵاتیانی خۆیان دابین بکەن. ئایا تۆ چاوەڕوانی چیەکەی لەم دەسەڵاتە تاکەی دەتەوێت بیکەی بە چل ساڵ بە چل ساڵ دەتوانن کە بە 27 ساڵ نەیانتوانی تۆ بە چل ساڵ دەیتوانن؟ لە هەرێمی کوردستان دیارە ماوەی 27 ساڵە دوو حیزبی دەسەڵاتدار حکومڕانی ئەم وڵاتە دەکەن نەیانتوانیوە هیچ خۆشگوزەرانیەک بۆ خەڵکی کوردستان فراهەم بکەن. هیوادارم لێرەوە داوا لە خەڵکی کوردستانەکەم دەنجی خۆیان بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەو ڕۆژی ئەوەیە دەنگ بدەین بە کۆمەڵی ئیسلامی بۆەوەی سەرکەوتن بەدەست بینیت و پشگیری بکەین و پشگیریش بەوەی ئەکرێ بەڕاستی هەرکەس نەوەک بەس بە قسە دەبێت بە حەمەل و بەکردار بیسەلمێنین. و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو هێزە سیاسیە لە هەرێمی کوردستان بەردەوام لە بەرەیگەل بووە و ئێش و ئازاری هاوڵاتیانی بەهی خۆی زانیوە و بەردەوام لە پێناو خۆشگوزەرانی هاوڵاتیان و یاسا سەروەربوون قوربانی بەخۆی داوە و بەردەوام نەخێری بەڕووی زوڵم و ستەمکاری حکومڕانی 27 ساڵی دوو حیزبی بنەماڵەییدا بەرز کردوێتەوە. هەموو ئەو هەڵوێستە جوانانەش وای کردووە هاوڵاتیانی سۆران متمانە و دەنجی خۆیان بە کۆمەڵ بدەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان کوتاکە حیزبێک لە بەرگەلدا ماوەتەوە هەرگیز کۆڵ نەداوە لە بەدەستێنانی مافەڕەوەکانی گەلی کوردستان. بۆیە داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین کە دەنگ بدەن بە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان چونکە تاکە حیزبەکە بتوانێت لە پەرلەمانی کوردستاندا داوای مافەڕەوەکانتان بکات و تاکۆکردنی مافەکانتان بکات. بەس لەگە خەڵک پشگیری کۆمەڵی ئیسلامی بکە بەڕاستی کۆمەڵی ئیسلامیش زیاتر ئەتوانی ئیش بکات لە ئەو خەڵکەی، یعنی زیاتر ئەتوانی دەستی ئەو خەڵکەی بگری کە خەڵک بێئەمەلە لە ماریدا ئانی شێرێ وەڵا فەرقی نییە بچینە دەنگدان و نەچینە دەنگدان. ئایا کووەچیە کە خەڵک دەنگ بدا و دەنگ نەدا؟ کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو و لە داهاتوش دڵنیام کە شوێن کاری زۆر باشی کردووە کە جێگای ئەوە بووە کە من بتوانم دەنجی خۆمی پێ بدەم و دڵنیام کە کۆمەڵی ئیسلامی سەرکەوتووە بێ. بۆ گەڕانەوەی حکمی هاوڵاتی و دەربازبوون لە حکمی حیزبی و بنەماڵەیی پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گەرم و گورگەوە ڕۆژی سینۆ بچنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەو حیزبانە سزا بدەن کە بوونەتە هۆی لە دەستدانی نیوەی خاچی هەرێم و کەمکردنەوەی موچەی هاوڵاتیان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.